بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم لە بەرنامەی بەفەڕ لە کوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ سوپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی درود و سڵاو و میهرەبانی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوەمان صلی الله علیه وسلم. سڵاو و ڕێز و حورمەتیشم بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست. خۆشحاڵم ئەم ڕۆژ هەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕتان پێشکەشەکەم. ئیسلام چۆن تاکێکی بە ئامانج و پەیامدار بنیاد دەنێ. تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕە بێت. بێگومان ئەرک و ئامانجی هەریەک لە پێغەمبەرانی خوا سەلامی خۆیان لەسەر بێ بۆ بنیادنان و پەروەردەکردن و ئاراستەکردن و دروستکردن و دووبارە داڕشتنەوەی مرۆڤ بووە. واتە ڕزگارکردن و گواستنەوەی مرۆڤ لەو ڕواڵەتە جەستەیەوە بەرەو کۆمەڵێ بەهای جوان و ئاراستەکردنێکی دروست و ڕووکردنی بەرەو قیامەت و ئامانجێکی گەورە. بەڵام لە ئێستادا کە لە سەرەتای ساڵی 2020دا خەڵکێکی زۆر لە تۆڕی کۆمەڵایەتیەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان باز لە گرنگی ئامانج و پلاندانان دەکەن بۆ ساڵی نوێ. ئەمانە تا چەند گرنگی و بایەخیانەیە؟ ئایا ئاینی پیرۆزی ئیسلام کە 1400 ساڵ بەر لە ئێستا هاتووە و بەشێکی گەورە لە ئەرک و کاری پێغەمبەری پێشەواشمان صلی الله علیه وسلم دروستکردن و بنیادنان و ئاراستەکردنی مرۆڤەکان بووە و لە مەدای 23 ساڵی شاری مەکەی 13 ساڵی شاری مەکەی پیرۆزیشدا هەوڵیدا لە ڕووی کۆمەڵێ بەها و ئامانجی پیرۆز و پلانی گەورە و مرۆڤەکان پەروەردە بکات تا چەند گرنگی داوە. ئێمە ئەمڕۆ چۆن نتوانین سوود لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام وەربگرین بۆ دروستکردن و بنیادنانەوەی مرۆڤەکان. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز فەتاح ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیم کردو. ئەمڕۆ ئەو دەیەوێ لە دید و ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تاکێکی بەهرەمەند، تاکێکی بە ئامانج، تاکێکی پەیامدارمان بۆ پێناسە بکات و پێمان بناسێنێ. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونن. تاعات و عیبادەتی ڕۆژی هەینیشتان وەرگیرا بێ ئینشاءڵڵا. بەسەرتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم. هەرسەرەتا خودی مرۆڤ و بوونی مرۆڤ لەسەر زەویا تا چەند بەشێکە لە ئامانج؟ ئایا مرۆڤ تا چەند پێویستی بە ئامانج و پلان هەیە بۆ ئەوەی بتوانین پێ بڵین مرۆڤ و مرۆڤانە ژیاوە؟ بەناوی خوای گەورە سوپاستانەکەم، دەستان خۆش بێ. حتمما کاتێککە خوای گەورە مرۆڤی لەسەر زەویا دروست کردووە، یەکێک لە ئامانجەکانی خوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون. کاری یەکەمی مرۆڤەکان ئەوەیە کە خوای گەورە بپەرستن. کاری دووەمیشی ئاوەدانکردنەوەی زەویە. مرۆڤیش کاتێکە خوای گەورە بپەرستێت و زەویش ئاوەدان کاتەوە، ئەمە یەکێکە لە مەهامەکانی مرۆڤیش حتمما ناتوانێت زەوی ئاوەدان کاتەوە و ناتوانێت لە ناو زەویە ژیانی بەردەوام بێ هەتا ئەو کاتێک کە کۆمەڵێ بە دوای کۆمەڵە بەشی خۆیان نەگەڕێت، بە دوای کۆمەڵە بەشی خۆیان نەگەڵێت لە سەر زەویە. کاتی خوای گەورە قسە لەگەڵ مرۆڤەکان ناکا، فەرمێ تیلکە دار الآخرەتی ولا تنس نصيبك من الدنيا. کەواتە مەهامی گرنگی خەڵک ئەمەیە کە بۆ قیامەت هەوڵ بدەین، کار بۆ خوا بکەین. ئەمە پێت لە ئامانجێکی دوورمەودا کە قیامەتە. ئامانجێکی نزیک مەوداشمان هەیە کە دنیا ولا تنس نصيبك من الدنيا. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانەکە لە دنیاشە بەشی خۆمان هەبێ، چونکە مرۆڤ لە هەر شتێکا بەشی خۆی نەبوو دڵسۆزی و شتە نابێت. ئەم دنیاش کە مرۆڤەکان خوای گەورە دروستی کردوون، هەمووی بەشی هیچی بەشی مرۆڤەکانی تیان نەبووە. خوای گەورە هەر باسی و فەرمای هەر عیبادەت بکەن، هەر نوێش بکەن، هەر من بپەرستن. کەواتە مرۆڤەکان نەیانەتوانی حتمما زەوی ئاوادانکەنەوە. بۆیە سێرەکەی مایەتە پیرۆزە تێمان ئەگەینە کە ئاینی پیرۆزی ئیسلام سەرەتاییترین شتی ئەوەیە کە مرۆڤەکان بەشیان هەبێت لەو دەستکەوتانی کە لە دنیاە هەیە. بۆیە خوای گەورەش پێمانە فەرمێ کە ئەی مرۆڤەکان بەشی خۆتان لە یاد نەکەن، چونکە هەر شتێک بەشی خۆتی تیابوو دڵسۆزەبی داهێنانەکەی گەورەی ئەەکەی پێشی ئەخەی. بۆیە هەر کاتێک کە مرۆڤەکان بەم یاسایە بەم یاسای قورئانی کار بکەن، مرۆڤەکان ناتوانن هیچ کاتێک دانیشن، مرۆڤەکان ناتوان هیچ کاتێک کاتەکانی ژیانی خۆیان سوود لێ نەبینن. کاتێک کە مرۆڤ هەوڵی قیامەتەیە، چۆن هەوڵی قیامەتەی تۆ لە ڕۆژەکەیە 5 کاتت هەیە پەیوەستی بکاتەوە. مرۆڤ فێری زەبت و ڕەبت دەکات. تیلکە دار الآخرەتی. بەچی تۆ هەوڵی قیامەتە دەی بە نوێژەکانمان؟ نوێژەکانیشمان هەمووی چییە؟ نوێژەکانیشمان هەمی سیستەمە. یعنی ناتوانێت لەو سیستەمە لا بدەیت، چونکە ئەگەر لەو سیستەمە لادا لێت وەرناگیرێ. با بڵێن حەجکردن کە ئەوش عیبادەتێکە، سیستەمێکی دیاری کراوە، لێت لادا
ناتوانانی ئاسێریکە ئەمڕۆ لە هەموو کتێبەکانی تەنمی بەژی لە بازەوەکە کات ئاواگرن و کاتەمەگرن لە کاتێکا بەو شێوازە دواکەوتی هیچ بەدەستنا ئێمە ئاینی پیرۆزیسلام فێرمانەکات تۆ کاتی حەجکردن دیاری کراوە لەو کاتەیە حەجەکەنەکەی تەواو کەواتە ئاینی پیرۆزیسلام گرنگترین شتی ئەمەیە کە ئێمە فێری چیەکە ئێمە فێری زەبتەکە ئێمە فێری ڕەبتەکە ئێمە فێری ئەوەکە هەم پەیوەستین بە کۆمەڵە کاتەوە بۆ ئامانجێکی دیاری کراو چکە هەمیشە مرۆڤەکان ئەگەر پەیوەستە بن بە کاتەکانیانەوە ناتوان ئامانجەکانە بەدی بێنن یعنی یەکێک لەو شتانێک کە لە تەمەنی بەشەریا باز دەکا ئەگەر مرۆڤێک با ئامانجێکی گەورەشی هەبێ ئەگەر پەیوەستە بێ بە کاتەکەەوە ناتوانێت ئامانجەکەی بەدەستبێنێ دەی ئەمە سەرەتایەترین شتەکانی پیرۆزیسلام فێرمانەکات تۆ کە قیامەت دەوێ پابند بە کاتەکانی نوێژەوە ئەگەر قیامەت دەوێ پابند بە کاتەکانی حەجکردنەوە ئەگەر قیامەت دەوێ بابەتی زەکاتدان یعنی یەکێکە لەو شتانەی کە یەکێکە لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلام باشە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە فێری چی ئەگا فێری ئەوکە پارەمان هەبێ ئێخوا حتمما هەر مرۆڤێک پارێ نەبێتوانێت زەکات بدا کاتێکێک لەو شتە گرنگانەی ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانەکە ئێمە پێویستە هەمیشە چی بین هەمیشە هەمان بێ هەمیشە بەخشندە بین هەمیشە ببەخشین نەک وەرگرین اليد العليا خير من اليد السفلى کەواتە مرۆڤ کاتێکە باسی قیامەتەکە و ئەوەیەکێ لە ڕوکنەکانی ئیسلام جێبەجێ بکە حتمما هەوڵی چیەدا هەوڵی پەیداکردنی پارەدا چونکە ئەگەر مرۆڤ هەوڵی پەیداکردنی پارە نەدا ناتوانێت زەکات بدا ناتوانێت ئەو ڕوکنەی ئیسلامە جێبەجێ بکە بۆیە لێرە ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانەکە کە ئێمە هەم پابندین بکاتەوە و هەم ئەو تومحەش کە هەمانە بەدەستێنانی سەرود و سامانە ئێم سەرود و سامانە چی لێ بکەین یا حتمما ئەبێ بیبەخشین لە پێناوی چیە بیبەخشین لەوەی فەقیر و هەژار نەمێنەوە هەمیشە ئەو کاتە وای لێ دێ کە ئینسانی مسلمان هەمیشە وای لێ دێ کە هەمیشە لەسەرەوە بێ هەمیشە بەخشندە بێ هەمیشە خەڵک پێویستی پێ بێ نەک بە پێچەوانەی ئەوەی کە هەمیشە دەست لە خەڵپان کاتەوە هەمیشە پێوا بێ کە خەڵکی پێویستە هاوکاریکە هەمیشە پێوا بێ خەڵکی ئیشەکانی بۆ بکە بۆیە بەڕاستی ئەوەی کە گرنگە ئێمە زۆر دیقەتی بینە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەموو ئەو شتانی کە دانراون هەمووی تومحاتە و هەموو ئەو تومحاتانەشمان بۆ چی لێکراوە هەموو ئەو تومحاتانەشمان بۆ ڕێک خراوە واتە بە بەرنامەیەکی ڕێک و پێک بۆمان دانراوە کە ئێمە پێویستە پابەت بین بەم بەرنامانەوە ئەنجام ئیشەمان دەستەکەوێت زۆر باش مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کۆمەڵێ فەرمودەی زۆر جوانمان هەن لە فەرمودەیەکە فەرمێ دەستی پانکەرەوە لە دەستێکەوە بەهێزە و ئیژەکە خراپترە ئیمامی عومەر گەنجێکە کاتە دەرەوە کاتێکەوە ئەبینێ بەردەوام خەریکی نوێژە و کەس کار و کاسبی بۆ ناکە بەڵام دەفەرمێ براکەت لە تۆ باشترە کۆمەڵێ فەرمودەی دیکە ینی موسڵمانی بەهێز لە موسڵمانی لاواز باشتر ئەمانە پێمان دەڵێن کەوا جوڵە و کارکردن یا بۆونە پڕکردنەوەی کاتەکانمان دانانی پلانێ بۆ چۆنێتی ژیانکردنمان کرۆکی ئاینی پیرۆزی ئیسلامە جەنابتان چۆن لەمە دەڕوانن هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلامێکێک لەو شتانەی کە گرنگی پێداوە بابەتی چی بۆ بابەتی کارکردن بووە چکە مرۆڤ ئەگەر کار نەکا ناگا بە هیچ شتێک هەتا هینی لەسرە با بڵێن وەک چۆن بڵێ سەرزەنشی لەسەر خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون ئەی باوەڕداران بۆ ئەوەی کە ئەیڵێن ئێوە چی ناکەن ئێوە جێبەجێ ناکەن ئێوە جێبەجێ ناکەن باش ئەم ئەو ئاەتەش کە لە زۆر لە کتێبەکانی تەنمەی بەشەریا ئەنووسێت کە هەر لە زۆرێکیان نەکراوە بە ماچ و دلوشم و مانشێتێکی گەورە خوای گەورە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم هەر ڕۆژێک کەسێک دێت بۆ لای پێغەمبەر سەڵام کەسێکە بینە کسێرەکە ئەم کەسە با بڵێن سوالەکە داوای دەستپانکردنەوە لە خەڵکەکە پێغەمبەر سەڵام پێ فەرمێ هیچتان هەیە لە ماڵەوە بڕۆ ئەو شتانم بۆ بێنە لە ماڵەوە هەندێک شتە هێنێ ئەڵێ دەفەرمێ بڕۆ لە بازار ئەمە بفرۆشە و بیە بە حەبلێک و بیە بە تەورێکە چیە لەو کاتا هەبووە یعنی سیرەکەی ئەمە پێغەمبەر سەڵام ئەم کەسە فێری چیەکە ئەم کەسە فێری کەسابەتەکە فێری ئەوەیەکە کە تموحێکی هەبێ پاش ماوەیەک کابرا دێتەوە پێغەمبەر سەڵام پێ فەرمێ ئێستا وەزعی چۆنە فەرمێ وەڵی پێغەمبەری خوا ئێستا وەزعم زۆر باشترە کەواتە وەزعی ئێستەی کەسابەتکردنەکەی زۆر باشترە وەک لەوەی کە کەسەکە سوال بکە لا رهبانية في الإسلام لا رهبانية في الإسلام وحتما أويك لو گرنگیانی کە ئاینی پیرۆزی ئیسلامی پێ ئەناسرێتەوە کە ئاینی پیرۆزی ئیسلام دوو جۆر ئامانج بۆ مرۆڤەکان دیاری دەکات ئامانجێکی تاک شخصی ئامانجێکی جەماعیش یعنی مرۆڤی ئیماندار مرۆڤێکی پەیامدارە واتە کەسێک کە ئامانجێکی تاکی هەیە بۆ خۆی کەسێکە دەوڵەمە نەبێ وانە ئەمڕۆ سیرەکەی ئەمڕۆ زۆر بابەتەکانی تەمەنی بەشەری بکەن هەمی باز دەوەکە کە مرۆڤ چۆن دەوڵەمە نەبێت چۆن پارە پەیاکە چۆن سەرەت پەیاکە چۆن ئیش دروستەکە باشە ئەمە یەکێکە لەو ئامانجانەی کە ئەلێرەیە کە
ئێمە باسمان کرد بەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام ئەفەرمێوە لا تەنسە نەسیبەکە منە دنیا کەواتە تۆ بەشی خۆت لە دنیا ئەنجا ئامانجێکی جەماعیشمان هەیە ئەوەی کە پایەکە بێ هاوکاری خەڵکیشی پێ بکەیت هەروەکو لایانی سەرمایه‌داری نییە کەسەکە هەر سەرمایەکە هەر کۆ کاتەوە هەر کۆ کاتەوە سەرمایەکە بۆ خۆی نا ئاینی پیرۆزی ئیسلامی یەک لەو شتانەی کە هەیەی بابەتی ئامانجی جەماعیشە یعنی چونکە کۆمەڵگە پێک نایەت کۆمەڵگە ناتوانێت تەکاملێکی ئیجتیماعی دروست نابێت لە ناو خەڵکیە هەتا چی دروست نەبێ هەتا ئامانجە جەماعیەکە نەبێ بۆیە سەیرەکەی ئەمڕۆ زۆرێک لە مسلمانان واتە لە ئامانجە تاکیەکەیە توانیمانە هەندێک حاڵەت پێشکەوین بەڵام لە ئامانجە جەماعیەکەیە کە بتوانین بۆ خەڵک بین و لە پێناوی خەڵکا بین و ئەو دەستکەوتە سەرەتایی کە دەستمان کەوتۆکو کەسێکی مسلمان و ئامانجێکی تاکیمان هەیە ناتوانین نەمانتوانێت لە ئامانجە جەماعیەکە دروستیکەین چونکە مرۆڤ ئەگەر مرۆڤی ئیماندار ئەگەر ئامانجە تاکیەکەی نەخاتە خزمەتی ئامانجە جەماعیەکە نەخاتە خزمەتی کۆمەڵگاکەی ئەو کاتە ناتوانین بڵێ مسلمانێکی تەواوین چونکە ئاینی پیرۆزی ئیسلامی یەکێک لەو جیاکەرەوانە کە هەیەی کە ئەوەی جەنابی باست کرد ڕەحمانێت لە ئیسلامانیە چونکە ئەگەر مرۆڤ گۆشەگیر بێ مرۆڤێکی تاکشەخص بێ فەردگەرایی بێ ئەو کەسە بۆ خۆیە بێت بەڵام ئەگەر مرۆڤ ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی بەوەدا کە مرۆڤ ئەبێ جەماعی بێ واتە مرۆڤ ئەبێ لەگەڵ چیا بێ ئەبێ لەگەڵ خەڵکییا بێ کەواتە ئێمە ئەبێ بۆ خەڵکی بین واتە یەکێک لەو مهمانەی کە خەڵکی مسلمان هەیە پەیامەکەی ئەبێ بۆ خەڵکی بێت چونکە ئەگەر مرۆڤ پەیامی بۆ خەڵکی بوو ئامانجێکی جەماعی هەبوو ئەو کاتە هەموو خەڵکی خۆشە بێ واتە خەڵک هەمیشە لە پێناوی چی ئاژی هەمیشە لە پێناوی خەڵکی ئاژی ها سەیرەکەن کاتێکە لەیەکێ لە غەزاکانە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەسەخاتە ژێر سەری بریندارەکان ئەفەرمێ چی ئیمان بهێنن کاتێک یەکێک ئیمانە هێنێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم خۆی سپاس بۆ تۆ بەوەی کە یەکێکم لە جەهەنەم ڕزگار کرد ها ئامانجی جەماعی چۆنە یعنی مرۆڤی پەیامدار ئەو کاتێک کە ئامانجێکی جەماعی هەبێ ئەو کاتە دەتوانێت کۆمەڵگەش بنیاد بنرێ چونکە کۆمەڵگەی ئیسلامی کاتێکە لە ڕابردوو بنیاد نراوە تاکەکانی چیان هەبووە تاکەکانی ئامانجی جەماعیان هەبووە ئەها کاتێکە خەبابی کوڕی ئەرەد کاتێکە سزا ئەدرێ زۆر ناڕەحەتی ئەچێژێ زۆر ناڕەحەتی ئەچێژێ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ ئێوە پەلە ئەکەن وەڵاهی خوای گەورە ڕۆژێک ئەم ئیسلامە سەرەخا سوار لە سەنعاوە چێ بۆ حەزرەمەوت یعنی بەبێ ئەوەی لە هیچ کەسێ برسی ئەمە چییە ئەمە ئامانجێکی جەماعیە بەوەی کە خەڵکی تاک دروستکەین بەڵام لە پێناوی چییە لە پێناوی خەڵکیە کەواتە ئەوەی کە بەڕاستی گرنگە کە ئێمە بیزانین ئاینی پیرۆزی ئیسلام پێمانە فەرمێ بەوەی کە ئێمە پێویستە هەمیشە دەست لە سەرەوە بین نەک دەست لە خوارەوە بین لە هەموو شتێکە لە وەرگرتنی زانستا لە وەرگرتنی لە پێشکەوتنە لە هەموو شتێکە مرۆڤەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ خۆیان ئەو کاتە ئەتوان پێشکەون بەڵام ئەگەر مرۆڤێک نەگەڕێتەوە بۆ خۆی ناتوانێت پێشکەوێ خوای گەورە فەرمێکی وفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون یعنی کاتە خوای گەورە ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانەکە ئێمە وردە بەڵێ ئەمە بەس بابەتێکی کێ بەڵام خۆ ئێمە ئەتوانین بۆ هەموو شتێ سوود لە مانای ئاەتەکان وەرگرین بەوەی کە ئێمە بگەڕێنەوە بۆ خۆمان بگەڕێنەوە بۆ ناخی خۆمان بگەڕێن مرۆڤەکان بگەڕێنەوە بزان خۆیان چین ئەو کاتە ئەتوان چی بکەن ئەو کاتە ئەتوان پێشکەوتن بەدەست بێن بەڵام ئەگەر بێت و ئێمە هەمیشە چاومان لە بەرامبەرەکانمان بێت کە ئەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر ڕەفزی لەسەر دراوە بەوەی کە نابێ مرۆڤ هەمیشە بە تەمای خەڵک بێ ئەبێ مرۆڤ خۆی دروستکە خۆی پێناسە بکە واتە خۆی بێتە ناو واقعەکەوە لە ڕووی تاگەرایی خۆیەوە و لە ڕووی چیشەوە و لە ڕووی کاری کۆمەڵکاریشەوە کە مرۆڤی مسلمان ئەبێ چی بکە ئەبێ ئارامیش بگرێت سەر ناڕەحەتەکانی خەڵکی چونکە هەمیشە مرۆڤ ئەگەر خۆی بە تەنیاژە هیچ پێویستی بۆ نە ئارام بگرێت سەر ناڕەحەتی خەڵکی بەڵام ئەگەر ئامانجێکی جەماعی هەبێ ئەو کاتە توانێت چی بکە ئەبێ سەبر بگرێت لەسەر کێش سەبر بگرێت لەسەر ناڕەحەتەکانی خەڵکی چونکە ئەگەر مرۆڤی ئاماژە سەبر نەگرێت لەسەر ئامانجەکانی خەڵکی ئەو کاتە ناتوانێت کەسێکی گەورە و بێ باشتر کەسە و کەسەیە کە تێکەڵی خەڵک بێ سەبر و ئارامی لەسەر المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم ئەمە پێڵەن چی ئەمە پێڵەن ئامانی جەماعی سیرەکەی زۆرێک لە ئێمە ئەو ئامانجە جەماعیمان نەماوە بەڕاستی دەستی خۆ بگرە بە کڵاوەکە خۆتۆ بابانەی با یعنی ئێمە پێویستە ئیتر خۆمان و خۆمانەها زۆرمان کرد و بەڕاستی هیچمان دەست نەکەوت ئێستا ئیتر لە مۆلایە بێ خۆمان تۆکمەکەین ئەمە شتێکی باشە بەڵام لە کۆتایی لە پێناوی چیە لە پێناوی ئامانجێکی جەماعیە چونکە یەکێک لەو شتانەی کە ئاینی پیرۆزی ئیسلامی پێ ئەناسێتەوە بەڕاستی کە توانێتی ساڵانێکی زۆر بە چەندین سەدە کاروباری خەڵکی بگرێتە ئەستۆ ئەمە بووە
مرۆڤەکان تاکی مسلمان ئامانجی جەماعیان هەبوو بەڕاستی ئەم ئامانجە جەماعیە توانێت و کۆمەڵگایەک دروستکە یعنی سیرەکەی ئاینی پیرۆزی ئیسلام کە ئێمە هەمومان نەزانین بە زمانی عەرەبیات و دەخوارەوە بەڵام لەبەرەوەی تورکەکان ئامانجێکیان هەبوو ئەم ئیسلامیان سوود لێ بینی ئامانجێکی گەورەیان هەبوو باشە ئامانجەکان چی بوو دەرکردنی داگیرکە لە وڵاتە سێکەی چەند سەدە حکمیان کردووە هەر مرۆڤێ هەر تاکێک ئامانجێکی جەماعی هەبێ و لە دین و سوودی لە ببینێ ئەتوانێت سەروەلی کێ بکە ئەتوانێت سەروەلی خەڵکی بکە بۆیە هەر میلەتێ هەر گەلێک ئامانجی گەورەی هەبێ تاکەکانی ئامانجی شخصیان هەبێ نەسیبی خۆیان لە دنیا لەبیر نەچێ و پاشان ئامانجی جەماعیشیان هەبێ ئەتوانن سەروەلیەتی خەڵکی بکەن ماوەستا بەس بۆچی زۆربەی زۆری تاکەکانی ئێمە وەکو هەم موسڵمان هەم وەکو کۆمەڵگەی کوردی بێ ئامانج و بێ پەیامن یانی بە جۆرێ لە جۆرەکان ژیانیان وەکو یاریەکی ئەلکترۆنی قۆناغەکانی خێرا ئەبڕن بۆەوەی گەنە کۆتا مەرحەلەکە ئەویش بریتێ لە مردن ینی بە جۆرێ لە جۆرەکان هەم کاتەکەیان بە فیڕۆ ڕۆشتووە هەم بەرهەم و ئەنجامێکیان نەداوە بەدەستەوە هەم بۆ خۆیان هەم بۆ کۆمەڵگەواتە تەنها بخۆ و بژیەکی ئاوا هاکەزایانە بووە و هیچ بەرهەمێکیان لە دوای خۆیان بەجێنێشتەوە بۆچی زۆربەی تاکی ئێمە بێ ئامانج و بێ پەیامە خەڵکی ئێمە بە گشتی تاکی کورد و مسلمان بە تایبەتی هەمیشە بە دوای کۆمەڵێ دەقا ئەگەڕێین کە ئیسراحەتی تیابێ بە دوای کۆمەڵە دەقا ئەگەڕێین کە ئیسراحەتی تیابێ بە ئەمڕۆ کە باسمان لە دەقا ئاینیەکانە با بڵین یعنی سێرەکەی مسلمانێکمان هەیە زۆر کەسێکی شارەزایە یەکسەر بە دوای دەقێک ئەگەڕێ فاعتەزیل تلك الفرقة كلها تۆ واز بێنە لە چی هەموو ئەو کۆمەڵانە کەواتە پێویستە چی بکەم من ئێتەوێ لە ماڵە دانیشم ئەبێ خۆم بە تەنیا بژیم وازی لێ بێنە یعنی هێمە هەمیشە لەبەرەوەی تموحی گەورەمان نییە هەمیشە بە دوای چی ئاگەڕێن هەمیشە بە دوای ئەو دەقانەیە ئەگەڕێن کە ئیسراحەتمان پێەیە ئەڵێ بەڵام بە دوای ئەمە ناگەڕێن پێغەمبەر سڵ فەرمێ عەجەبا لأمر المؤمن إن أمره كله خير هەموو کارەکانیان خێرە ئەگەر موسیبەتێکیان بەسەر هات ئەوە سەبرەگرن لەسەری فەکانە خێرە لەو ئەگەر ئەنجامێکی باشیان هەبوو چیەکەن سوپاسگوزاری خوای گەورەکەن ئەوەش هەر خێرە بۆیان باشە باشە کەواتە ئێمە بە دوای چی ئاگەڕین بە دوای بابەتە ئیسراحەتەکە ئاگەڕین بۆ چونکە خەڵکی مسلمان ئامانجیان کورتە کورتیەکە بە چی دروست بووە بە هەڵا ئەمەمان وەرگرتووە من خۆم و قیامەتی خۆم من خۆم و قیامەتی خۆم کەس ناچێتە قەبری کەس کەواتە ئەم بابەتی خۆم و قیامەتی خۆمە بۆتە هۆکاری ئەوەی کە مرۆڤ ئامانجەکانی بچووک بێ یعنی ناخۆم و قیامەتی خۆم ئامانجەکە بچووکە ئامانجەکە بچووک نییە چونکە ئەگەر من قیامەتی خۆم بەدەست بێنم ئەمە زۆر گەورەیە بەڵام مەدلولی قسەکە وا ئەگەیەنێ کە مرۆڤ ناتوانێت لەگەڵ خەڵکا بژی ناتوانێت لەگەڵ خەڵکا بژی مرۆڤ کەی ئەتوانێت ئامانجی گەورە بێ لەگەڵ خەڵکا بژی لە ناو دەستەیەکا بێ تموحی بۆ دروستە بێ بە منافەسەکردن یعنی ئێستا ئەگەر ئێمە ئەم بەرنامەی جێبەجێەکەین بچینە دەرەوە کۆمەڵە هەڵەکەین لەوەجێ ئاەتێکمان بە غەڵەت خوێندەوە یا قسەیەک ماوەتی بۆ شێوازە نەبێ ئەگەر هەمووی دەستخۆشیمان لێ بکە بەخوا تەواوە ئێگە کەسێ وتی ئەمەت هەڵەیە ئەمە وا نابێ ئەمە بم شێوازەیە بێ وتی کاکرەباز ئەم بەرنامەی ئاوا بکەی ئاوانەکەی ئەمە یعنی چی یعنی تۆ توانی ئەگەر تەحملی وەزعەکە بکەین تەحملی ڕەخنەکان بکەین توانیمانە لە ناو خەڵکا بژین کە لە ناو خەڵکا ژیان ئەنجا چیەکەین خۆمان باشترەکەین ئەو مرۆڤانەی کە هەمیشە بە تاکی ئەژین بۆ ناتوان زۆر پێشکەون چونکە هەمیشە ئەم مرۆڤانە هەمیشە خۆیان بەڕاست دەزانن هەمیشە خۆیان بەڕاست دەزانن سەیرەکەین لە ناو توێژی ئیسلامە ئاژین لە ناو توێژی ئیسلام ئاژین یعنی لە ناو کوڕێکی ئیسلامانین خۆ ئیسلام هەر ئەوە نە ئێمە زانیاریمان هەبێت لەبارەیەوە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ چی مە یوریدی الله به خەیرا یفقهه فی الدین نەک یعلمه یەخۆ زۆرمان هەیە زانایە وەنی بەڵام قوڕی کردو بەسەر کۆمەڵە خەڵکێکا بە فتوای لاروسەقەت قوڕی کردو بەسەر کۆمەڵە بەڵام چێن ئەوانەی ئەتوانن فتوا بن کە خەڵک ڕاستکەنەوە یفقهه فی الدین ئەوانن کە فەقیه بن بەرامبەر بەدین ئەوانن کە بە باشی و بە قوڵی لە چی تێبگەن لە ڕۆحی دین تێبگەن چونکە بەڕاستی یەکێک لەو شتانەی کە پێمانە ڕۆحی دین چییە ڕۆحی دین کاری کۆمەڵکاریە ڕۆحی دین کاری کۆمەڵکاریە کاری پێکەوە بوونە هەموو ئاەتەکانی خوای گەورە یا ئەیها الذین ئامنوا إن الله لا يغير ما بقوم
هەمووی باسی خەڵکە هەمووی باسی کۆمەڵە خەڵکێکە هەمووی یا ئەیوە الناس یا ئەیوە الذین ئامنوا هەموو ئەمانە بەچی هاتووە هەمووی بە جەماع هاتووە یعنی چی ئێمە بێ لەگەڵ کۆمەڵا بین لەگەڵ خەڵکا بین ئێمە خۆ نابێ خۆمان جیاب بکەینەوە لە کێ ئێمە خۆمان جیاب بکەینەوە لە زۆر باش ماوەس سەربەست جعفەری کوڕی ئەبوو تالب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لای نەجاشی دەڵێ ئێمە قەومێک بووین مردارەوە بوومانە خوارد سیلەی ڕوحممانە پچڕاند زینا و داوێن پیسیمانە کرد مناڵەکانی خۆمانمان زیندە بە چاڵە کرد سوڕی بامانە خوارد بەهێز زوڵمی لە بێهێزە کرد کۆمەڵێشتکەوە پێچەوانەیە کاتەوە بە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە گۆڕاین سیلەی ڕوحمان بەجێهێنا مردارەوە بوومان نەخوارد کۆمەڵێ بنەما و پەیامی زۆر جوانی ئەدا بە گوێی نەجاشیە لە ئێستادا کاتێکەوە گەنجانی ئێمە زۆربەیان بۆ ڕاکردن لە واقع ڕووی ڕێ ئەوروپا و ڕووباری ئیجاگرنە بەر زۆربەی زۆریان بوونەتە قوربانی کافتریا و نێرگەلەخانەکان هەندێکیشان لەبەر نەبوونی کار و خۆشگوزەرانی و بەتاڵی مەیوس و جۆرێ لە نائومێدی باڵی بەسەرا کێشاون ئێستا ئیسلام چۆن دەتوانێت ببێتە دەرمان بۆ دروستکردنی تاکێکی بە ئامانج و پەیامدار ئایا گەنجێک گەشتۆتە لووتکە یەئس و نائومێدی و پێی وایەکەوە هیچ کڵاو ڕۆژنەیەکی خۆشبەختی و ئاسۆیەکی ڕوون نییە ئیسلام دەتوانێت پەیامدار و ئامانجداری بکات لەم سەردەما ئیسلامێکێک لەو شتانەی کە خوای گەورە فەرمێ لا تەیئەسوا من ڕەوحی الله ئینسان نابێ مەویست بێ لە خوای گەورە یەکێک لەو شتانەی کە مرۆڤ مەویستەکە هەست نەکردنە بە پشتیوانێکی گەورە هەست نەکردنە بە پشتیوانێکی گەورە بێگومان گەنجێک بۆ لە وڵاتی ئێمە مەویستە بێ چکە هەستەکە وڵاتەکەی پشتیوانی نییە هەستەکە دەسەڵاتەکەی پشتیوانی نییە حکومە نەبووتە باوکێکی نەبووتە باوکێک ئەی بۆ ئیسلام فێری چیمانەکە لا تەقنەتوا من ڕەحمەت الله نابێ مەویست بین لە ڕەحمی خوای گەورە ئەی چێن ئەوانەی کە مەویستە بن لە ڕەحمی خوای گەورە قەوم الضالون قەومێکن کە لە ڕێ لایەنداوە کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام فێری چیمانەکە فێری ئەومان کە هەست بە پشتیوانێکی گەورە بکەین کاتێک کە مرۆڤ هەستی بە پشتیوانی خوای گەورە کرد وڵاتەکەی جێنایڵێ چیەکە ئەلەم وڵاتە قەناعەتی وایە جێ بێتەوە قەناعەت وایە لەم وڵاتەیە ئەتوانێ ئیشکا چکە مرۆڤ لە بابەتی تەنمی بەشەریە ئەگەر مرۆڤەکان پشتیوانیان لە دەستدا ئەژنۆیانە شتێ کاتە مرۆڤ ئەگەر هەستی بە پشتیوانێکی گەورە نەکرد ناتوانێت سەرکەوتو بێ بۆیە زۆرجار لە کۆمەڵە بابەتی تەنمی بەشێرا پێمان ئەڵێ تۆ هەوڵ بدە پێشەنگێکت هەبێ کەسێک بکە بە پێشەنگ بۆ ئەی سەرکەوتو بی باشە باشترین کەسێک کە مرۆڤی مسلمان بیکا بە پێشەنگ کێیە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو مەکە هەر خۆی تەنها بوو باشە ئەی فەرموو چی هەر ڕۆژێکە عەباس ئیمامی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ یەک دوو کەسا لە شاری مەکە وەستاون سەیری پێغەمبەر صلی الله علیه و سلم کەن لەگەڵ ئیمامی عەلی لەگەڵ وابزەم خەدیجە ئەبێ ئەگەر بە هەڵەیان نەچوو ئەڵێ کابرا پرسیارەکە لە عەباس ئیمامی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ ئەوەی چییە ئەڵێ وەڵای ئەوە برازاکەمە هەر سێ نەفەرن ئەڵێ نیمچە دورگەی عەرەبیەکەوێتە دەستی من مرۆڤ ئینسانی مسلمان هەمیشە ئامانجدار و پەیامدار ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانەکە کەواتە ئەنجا خوای گەورە فەرمێ چی فەئیذا عەزەمتە فتەوکەل عەلی الله باشە تۆ پێویستە چیمان هەبێ عەزم و جەزممان هەبێ ئەنجا چی بکەین کە بڕیارێکماندا ئێمە پشت بە کێ ببەستین پشت بە خوای گەورە بەسین بۆیە مرۆڤ ئەگەر خوای گەورەی شک بر کە پشتیوانی بێ لە هیچ شتێکە بێئومێد نابێ کاتە مرۆڤی ئیماندار قەت بێئومێد نابێ بۆیە یەکێک لە سەحابەکانە فەرمێ ئەگەر بێت و پاشاکان بیانزانیە ئێمە لە چ خۆشیێکی ئیمانین لە دڵمانە چ خۆشیەک هەیە بەهۆی ئیمانەکەمانەوە ئەهاتن بە شیر ئەو خۆشییان لە دڵمان دەرەهێنا و ئەیان بر بۆ خۆیان کاتە مرۆڤی ئیماندار هیچ کاتێک هیچ ساتێک لە ژیانیدا بێئومێد نابێ ئەگەر بێئومێد بووین ئەوە حتمە لە ڕێلامانداوە ئەگەر بێئومێد بین لە ڕەحمی خوا پێمان وا بوو خوا ڕزقمان نادا پێمان وا بوو کەسابەتێکەکەین و خوای گەورە هەر زەرەرمان تووشەکە پێمان وا بوو کە قوتابین و خوای گەورە هەر ئێمە ئەخا لە قوتابخانە ئەمە بەڕاستیت کۆمەڵە تێگەشتێکی هەڵێ خوای گەورە هەر زیرەکی نەیاوە بە من خوای گەورە هەر ڕزقی نەیاوە بە من خوای گەورە ئەم میلەتی کوردی هەر بە نەکبەتی دروست کردووە ئەمانە کۆمەڵە زاراوەیەکن کە ئەو ئاەتە شمولمانەکە کە بەڕاستی مرۆڤەکان تووشی لە ڕێلادان ئەچن بۆیە مرۆڤی مسلمان هەمیشە چیەکە هەمیشە
خی گەورە فەرمێ وەصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. ئەو مصیبەت مرۆڤ بە چی بێ ئومێدە بێ؟ بە مصیبەت بێ ئومێد نابێ، بێگومان بە ناڕەحەتەکان بێ ئومێد نابێ. ئەی ئێمە چی بکەین؟ ئێمە پێویستە چی بکەین؟ پێویستە عەزمی ئومورمان هەبێ، پێویستە چی بکەین؟ فإذا عزمت فتوكل على الله. باشە پرسیارێ ئەو مرۆڤانەی لێرە بێ ئومێدتون هیچ ئیشە ناکەن، باشە خۆ لێرە خەڵکیش زۆرە ناسن، بەڵام لە ماڵەوە دانیشتووە. ئەی کاتێکە چێتە ئەوروپا خۆ لەوێ کەسیش ناناسێ، بۆ لەوێ سۆپەرمارکێت و کۆمپانیا بە دوایێت و ئەزمی جەزم کردەوە ئەبێ ئیشمە بێ بۆ چکە قەنەعەتی وایە لەوێ ئەگەر ئیش نەکا هیچی دەست ناکەوێت. ئەبێ فەئیذا عەزەمتە ئەبێ ئیشەکە بکەی. ئەی کاشە ئەی خەڵکێکیشمانی لێرە هیچیشی نەبوو ئێستا بۆ بە شتێکی زۆر، بەڵام بە یەک شەرت گەڕاوەتەوە بۆ کێ؟ وفي أنفسهم كراتو بنفسي خوي كاتا آيني بيروزي إسلام فيلي أو معناكا كإما بأميد أو بشين ولا تيأسوا بلام تيش بكين فإذا عزمت فتوكل على الله كاتا إما بيويسمان بتشيه إما بيويسمان بويك بشتوانيكي قولك خوي قولي شك بري برادر يجي جراو أيوت من سيرم ليه دي لخلق زود كسيكي إيمان داري عليت الله وعنجنا وخلق زود سي وراك يا شيء ئەیوت من زۆر عیبادەتەکانیشم ئەیکەم نوێژم نافۆتێ ڕۆژوە برم هەموو عیبادەتەکانەکەم بە زۆر ئیمانداریش دیم ئەی فەرموو قەناعەتم نییە دوعایەکەم کردبێت لە خوای گەورە خوای گەورە ڕەدی کردبێتەوە قەناعەتم نییە ئەیوت بۆ چونکە ئەیوت هەر کاتێک تووشی ناڕەحەتیەک بووم جارێک دوو جار سێ جار 100 جار لە کۆڵ نەبووم لە کۆڵ ئەیکرد بە هین لە کۆڵی خوای گەورە نەبوومەوە هەتا ئیشەکەی بۆ جێبەجێ کردوم ئەمەیە پێڵەن ئومێد چونکە ئەگەر ئێمەش پێمان وایە بەلالێوێک خوایان ڕەحمان خوایان دەرمچێنی نا ئەمە نییە تۆ ئەگە خوای گەورە پێغەمبەر فەرمێ چی خوای گەورە چی زۆر خۆشەوێ ئینها الذين يولها ئەوانەی ئەفەرمێ چی ئیلحاحەکەن لە دوعاکانیانە ئیلحاحەکەن لە خوای ئەڵێن خوایە گیانە بێ ئەومان بۆ بکەین خوایە گیان ئەومان ئەوێ لە تۆ خوای گەورانی پێ خۆشە کەواتە ئینسانی ئیماندار کاتێککە پشتیوانی خوای گەورەی شک برد نابێت لە کۆڵ خوای گەورە بێتەوە ئەبێ هەر داوا بکە شەو ڕۆژ داوا لە خوای گەورە بکە ئەوێ مناڵەکەی ساغ و سەلیم بێ ئێوە مناڵەکەی زیرەک بێ ئەوێ خۆی ڕزقۆڕۆزی زیاد بێ هەموو ئەم شتانەکە بە ئومێدەوە هەیە بۆیە زۆرێک لە تابعین و لە سەحابە کاڵە کاتێکە ئێمە بەچی خوای گەورە ڕزقیان بە ئیستیغفار ئیستیغفاری زۆرمانە کرد چونکە ئەم ئومێدە وا لە ئینسانەکە خوای گەورە دێ بەهانایەوە چونکە خوای گەورە عەبدەکانی بێ ئومێد ناکا بەس بەو شەرتەی کە ئیلحاح بکەن لە عیبادەتەکانیان زۆر باش مامۆستا ئامانجداری و پەیامداری تا چەند مانەوە و ژیانە تەنانەت دەگە خاوەنەکەشی سەدەیەک دە سەدە بەر لە ئێستا مرد بێ و بێ ئامانجی و بێ پەیامی تا چەند مردن و دوابڕاویە ئەگەر ئێستا کابرا هەر زیندوو بێ بۆ نمونە دەبینین هەزارەها کەسایەتیمان هەن چونکە بە ئامانج و بە پەیامەوە ژیاون ینی کاگناسری سوبحانی خۆمان 39 ساڵ ژیاوە ئیمان بەنا بە ڕەحمەت بێت 43 ساڵ ژیاوە علی شریعەتی 44 ساڵ ژیاوە بۆنە سەید قوتب بە ڕەحمەت بێ 6 ساڵ ژیاوە بەستم وایە ئایا ئامانجداری و پەیامداری ئێمە هۆکارە بۆ مانەوەمان هەم لە دنیا و سەربەرزی و برانەوەژمان لە قیامەتە ئێمە یەکسەر ئەو ئاەتەمان بەسەر ئاچەسبێ تلك الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا ما بسر ئاچەسبێ مرۆڤ ئەگەر بۆ خوا ئیشی کرد ئەو کاتە دوو ئامانجی ئەبێ مرۆڤ ئەگەر بۆ خوا ئیشی کرد ئەوانش کە بە پەیام و ئامانجەوە ژیان بەڵام بۆ خواش نەبووە هەر هەستەکەی لە کۆمەلگای ئێستا ناویان هەرماوەتەوە من بۆیە زیاتر باسی خەڵکی ئیماندارم کە لەوێ باسەکەمانەوە ناخۆ بفعلەن یعنی کەسی کە بۆ خوا ئیشکا بۆ قیامەت دوو ئامانجیە ئامانجێکی شخصی ئامانجێکی کۆمەڵایەتی ئەو کەسانی کە جەنابەت باسیەکەی کە ناوبانگیان هەبووە ئەو ئامانجی ئامانجەکەیان هەبوو کە خوای گەورەیە خوای گەورە بەرزی کردوونەتەوە ناوی هێشتوونەتەوە تا قیامەت ئەمە یەک دوو ئامانجێکی جەماعیشیان هەبووە لەناو خەڵکا بوون بۆ خەڵک ژیاون یعنی هەر مرۆڤێ بۆ خەڵک ژیا بێ لەگەڵ خەڵکا بوو بێ ئامانجی گەورەی هەبوو بێ حتمما خۆشی گەورە کردووە چونکە هەمیشە مرۆڤە گەورەکان ئامانجی گەورەیان هەبووە بۆیە توانیوانە گەورە بن بۆیە سەیرەکەی ئێستاش ئەم مرۆڤانە ناویان هەر ئەمێنێتەوە نەکرد خەڵکی باوەڕداریش خۆ ئەمە سونەنی کەونی سونەنی ئیلاهی سروشتی خوای گەورە سونەنی ئیلاهی وایە یعنی تۆ هەر مرۆڤێک لە ژیانە خزمەت بکە خەڵک باسیەکە یعنی ئەمە سروشتە یعنی سروشتی دنیای ئەمە سونەنێکی کەونیە ئەمە پەیوەندی بە دیندار و بێدینەوە نییە یعنی هەر مرۆڤێک خزمەت بە خەڵک بکە
ناوی ئەبێنێتەوە. بەس چێن ئەمانە؟ ئەمە خەڵکانێکن کە ئامانجدار بن، خەڵکانێکن کە ئامانجدار بن. خۆ زۆرێک لەو کەسانەشی کە لە دنیاشە بەشیان ئەبێ، یعنی خوای گەورە بەشی ئەو کەسانە لە دنیای ئەدا کە بۆ منە کەسێکە زۆر کەسێکی دەوڵەمەنە، ئەگەر خێر و خێراتۆمانەکە بەڵێ خۆ ئەگەر کەسەکە بێ باوەڕ بێ بەشەکەی ناچێت بۆ قیامەت، بەس خۆ لە دنیای ڕزقەکەی زیادە بێ، بێگومان لە دنیای ناوی دەرئەکەوێ. کەواتە ئەمە سونەنێکی کەونیە، کەواتە خەڵکی گەورە بە مردنیشی نامرێ، چونکە هەمیشە قسەکانی ئەهێنرێتەوە. بەس ئەگە خەڵکی بچوو هەمیشە ئەو کەسانی کە بەدوای خەڵکەوە بوون، هەمیشە ئەو کە خەڵکانی کە هیچیان نەبووە، نەک هەر لەگەڵ مردنیا ئەمرێ، ئێستش مردووە، ئێستش مردووە. باشە مردوو ئێستا ئێمە چین بۆ سەقەبران چیەکەین؟ خوایە گیان لەم مردووەمان خۆشی وایە دوعای بووەکەی منیە باشە. درەختێکە ناژین لەسەر قەبرەکەی ئەڵێن بەشکم ئەڵڵاهومە ئەمە شوێنەکەی ئاوادان بێ. یعنی چی؟ یعنی ئەم مردووە پێویستی بە کێیە؟ پێویستی بە خەڵکەوە نیە؟ باشە خەڵک ئێستا لە ژیانە پێویستی بە خەڵکە، هەر لە ژیانە یعنی مردووە، هەر لە ژیانە بەردەوام دەستی بە چمکی خەڵکەوەیە. ئەم پێی وایە ئەگە فڵان نەبێ ئەمرێ لە برسا، ئەگەر ئەو نەبێت تەعین نابێ، ئەو ئەگەر ئەو نەبێ فەسڵە کرێ، ئەگەر ئەو نەبێ بەڕاستی کەسابەتەکەی لە دەسەیە. لە دنیا مردووە. خۆ مردوو چی؟ یعنی مردوو ئەوانن کە خەڵک دوعای خێران بووەکە، لە دنیاشە دوعای خێری بۆ ناگەی بارێ دەیتێ. فەرقی چییە؟ کەواتە بەڕاستی خەڵک کاتێ زیندووە ئەو کاتێک کە ئامانجێکی هەبێ، ئەو کاتێک خەڵک سوودی لێ ببینێ. خۆشترین ساتی ژیانی مرۆڤ زانی چییە؟ خۆشترین ساتی ژیانی مرۆڤ ئەوەیە کە تۆ خەڵک ئەم شەو کە ئەخەوی ئەمڕۆ هەستەکەی خەڵکێک سوودی لێ بینیت، هەستەکەی خەڵکێک سوودی لێ بینیت. ئایا هەژارێکە 250 یاوەتێ؟ ئایا دەرسێکە بە کەسێکە وتۆتەوە؟ ئایا کەسێکە کێشەیەکی هەیە کێشەکە و چارەسەر کردووە؟ ئایا کتێبێکی خوێندوێتەوە؟ ئەی ناخۆشترین ساتەکانی ژیانی مرۆڤەکان چییە؟ ئەو کەسانەی کە هەمیشە پێویستیان بە خەڵکە، هەمیشە محتاجی خەڵکین، کاتێکە خەوی لێ ناکەوێت شەو ناڕەحەتە. ئێمە هەست بە ئازارەکانی ناکەین. مرۆڤ هەوڵ بدا گەورە بێ، کەمێ ماندوو ئەبێ، کەمێ ماندوو ئەبێ، بەڵام لە کۆتاییە هەست بە ئارامێکی دەرونیەکە. بەڵام ئەو مرۆڤانەی کە هەمیشە پشت بە خەڵکی ئەبەسن ماندوو نابن بۆ ساتێک، بەس هەمیشە لە عەزابی نەفسی هاژین، هیچ کاتێک ناتوان بە ئاسوودەی بژین. هەموو کاتێک ژیانان قەلاقیە، مەویسە بن لە دنیا، مەویسە بن لەخوا، مەویسە بن لە دین، مەویسە بن لە هەموو شتێ. لە کۆتاییە تووشی بێدینیشە بن، لە کۆتاییە تووشی بێدینیشە بن، چونکە هەمیشە سەرچاوە و خاڵی دەستپێکردنی مرۆڤەکان بێئومێدیە. کەسێک گەڵێ بۆ عیبادەت ناکەی، ئەڵێ ئاخە من ئومێدم بە چییە بێ عیبادەت بکەم؟ پێغەمبەری خواژە فەرمێ ڕەشبینی بچووکترین بەشی شرکە. ڕەشبینی بەڵێ حتمەن مرۆڤەکان ئومێدیان نەبوو گەورەش نابن، چونکە جەستەی مرۆڤ خوای گەورە وا دروستی کردووە. چەندە ئومێدت هەبێ وا گەشەکە، مێشتی مرۆڤ خوای گەورە وا دروستی کردووە، چەندە ئومێدی هەبێ زیاتر فراوانە بێ. ئەگەر ئومێدی نەبوو، ئەگەر تموحی نەبوو، ئەو کاتە خانەکانی مێشتی بچووکە بێتەوە. بۆیە سەیرەکەی پێغەمبەر ساسم زۆر باش لەوە تێگەیوە، ئومێدی بەخشیوە بە مسلمانەکان. لە کاتێکە لە شەڕی خەندەقا چەند هەزار سەرباز بە دەوری مسلمانەکانەوە نیە، بەردێکیان لێ عاسیە بێ ئەفەرمێ لەگەڵ شکانی بەشێکی ئەفەرمێ ئەڵڵاهو ئەکبەر ئەوە شام ڕزگار کرا، شام ڕزگار کرا. بەردی دوم بەشێکی کێشکی ئەفەرمێ ئەڵڵاهو ئەکبەر ئەوە فارس ڕزگار کرا. بەشی سێمە فەرمێ ئەوە یەمەن ڕزگار کرا. ئەمە ئومێدە، ئومێدی گەورە بوونە. یعنی سەیرە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێستا هەتا یەکێ لە سەحابەکانە فەرمێ ئێمە نەمانەتوانین دەست بە ئاو بکەینین، نەمانەوێرە. لەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی؟ الله ئەکبەر فتحت الفارس، الله ئەکبەر فتحت. یەکێ ئەم تموحی هەیە؟ خەڵکی مسلمان ئێستا ئەم تموحی هەیە؟ خەڵکی مسلمان ئێستا ئەم تموحی نییە. ئەم تموحی نییە. ئێستا پێی وایە ئێستا ئەو ئەگەر بێت و مسلمان هەیە، یعنی پێی وایە ئەگەر ئەو لە ماڵەوە چێ بۆ مزگەوت ئەمریکایی بینێ، ئەڵێ ئەرە وەڵا خەڵک بە دەور و بەرمۆن. ئیسلام چۆن لەسەر دەستی ئەمە سەرەکەوێ؟ ئەمە کەی تموحی هەیە؟ ئەو پێی وابێ هەر ئیشێ بکە فڵان ئەیبینێ و فڵان ئەیبینێ و ئەها نەکەی و ئەمە بەڕاستی خەڵکانێکی بچووکن ناتوانن گەورە بن، ناتوان دین گەورەکەن، ناتوان ئیسلام گەورەکەن. واتە کاتێ حەزارەتی ئیسلامی دروستە بێ، کاتێ دەوڵەتی ئیسلامی دروستە بێ، کاتێ کیانی ئیسلامی دروستە بێ، مسلمانەکانی بەهێز بن، بەتوانە بن، تموحی گەورەیان هەبێ بەڕاستی، وایان لێبێ کە بتوانن ئیشکەن، بجوڵێن. چونکە مرۆڤ بەڕاستی ئەگەر تموحی نەبوو هەنگ ناتوانێ هەنگاو بن، تموح نەبوو ژیان هەمی ئەبێ بە ترس.
مامۆستا زۆر جار تاکی ئێمە کە سەیارە و تاعینات و مناڵ و ژنیە ئیدی وەکۆڵێ هەم خۆی لە بیرەکە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی لە بیرەکە بەجۆی لە جۆرەکان لەوەچە خواش لە بیر بکە عیبادەت و پەرستشەکان لە بیرەکە پێی وایەکەوە سەرلەبەری ژیان و ئامانجی ژیان بریتە لەوەی کەوە ئەم پێدراوە مادیە کەمانێکەوە لە فەرمودەی پێغەمبەری خواشا فەرمێ هەر هەموو دنیاوەشی کەتیایەتی هێندەی باڵەمێشولێ لای خوا قەدر و قیمەتی نییە. مەبەستمەوەیە پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی دیکە فەرمێ ئەگەر قیامەت بەرپا بوو تۆ نەمامێکت بەدەستەوە بوو خەریکی چاندنی بوو ئەوان نائومێدمە بە هەر بەردەوام بە لە چاندنی دەگەڕنەوە جاحزیش کە بە ئیفریجیە چێ بۆ لای کتێبخانەکەی هەرەزێنێ بەسەر یا ئەوەندەی تر وەکۆڵێ کەنەفتیەکە ئەڵێ پێش ئەوەی بمرم ئەو کتێبم بۆ بێن کە ویستم داگرم بە بەو زانستەوە بگەڕێمەوە بە لای خوای خۆم منم زانستم پێویستە لەوەچێ بۆ قیامەت یا حەزەکەم لە کۆتاییە ئەم زانستە بخوێنەوە تا چەند پێویستە ئێمە وەکۆڵێ وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین ئێمە تا گۆشەی قەبر ئامانجدار بین و بە پەیام و بە ئامانجەوە بژین. خۆی یەکێک لەو شتانەی کە ئاینی پیرۆز ئیسلام پێمانە فەرمێ بابەتی بەردەوام بێ. خۆی پیاوەڵ سازمە خۆی گەورە فەرمێ چی؟ خۆی گەورە فەرمێ چی؟ فەستەقیم کەما پیاوەڵ سازە فەرمێ هەندێک لە ئاەتەکانی سوورەتی هود سەرۆریش ئاسپێکردم یەکێک لەوانە ئەمێ فەستەقیم حتمما ئیستیقامە هەموو کەسێک ناتوانێت ئیستیقامە هەبێ. فاعبد ربك حتى يأتيك اليقين. استقامة يكك لو صفتاني يكك لو صفتاني تاك كأتواني قشبك. يكك لو صفتاني كوملقة كأتواني قولبي. پێغەمبەری خواش فەرمێ بەردەوامی لای خوا زۆر خۆشەویستە گە زۆر کەمیش بێ کار و خير الأعمال أدومها وإن قل. باشترين كلوا أو لای خوای گەورە بەردەوام بێ با کەمیش بێ. بەس ئێمە گرفتێکمان هەیە. هەمیشە شتی زۆرمانەوێ. تحملی شتی کەم ناکەین. بۆیە ناتوانین بەردەوام بین. بۆیە ناتوان چونکە هەست بە شتەکەمەکە ناکەین هەستی پێ ناکەین بۆیە سەیرەکەی بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلامی یەکێک لەو شتانی کە گرنگی پێدا کاری بەردەوامیە چونکە هەر کۆمەڵگەیە کاری بەردەوامیان هەبێ حتمما ئەو کۆمەڵگەیە چیەکەن ئەو کۆمەڵگەیە پێشەکەون چونکە ئێمەی کۆمەڵگەی مسلمانیش ئەمانەوێت چی بکەین ئەمانەوێت پێشکەوین یخۆ ئێمە ناکرێ هەر ژێر دەستە بین خەڵکی مسلمان ناکرێ هەر شوێن کەوتە بێ بەڕاستی یعنی یەکێک لەو شتانی کە کاتێکە مسلمانان دوو ئامانجیان هەبوو ئامانجێکی شخصی ئامانجێکی جەماعیان هەبوو نیوەی ئەوروپا لە دەستی مسلمانان هەبوو تا نیوەی ئەوروپاش وانییە بەڵام دوای ئەوەی کە ئەوروپیەکان هاتنەوە بە خۆیانە تموحی چیاندانا تموحی تاکی و جەماعیاندانا پێکەوە کارکردن باشە ئەنجام مسلمانان هاتن تموحی شخصیاندانا بۆ خۆیان هەمووی تموحی شخصی هەبوو تموحی جەماعی نەوە طموحي الشخصي لأوروبا طموحي جماعي دروز بوو لە مسلمانان طموحي شخصي دروز بوو ئینسان تەنها خۆی و قیامەتی خۆی سیرکی ئەمە وای لێ کرد کە مسلمانان پاشەکشەیان کرد ئەوروپیەکان چیان کرد ئەوروپیەکان پێشکەوتن سیرەکەی مرۆڤ ئەو مرۆڤانە ئەتوان لە ژیانە گەشە بکەن کە ئیستیقامەیان هەبێت لەسەر ئەمە طموحیان گەورەیان هەبێت یعنی ئێستا بۆ نمونەت ئێگەر ئێتە خەڵکی ئێمە خەڵکی مسلمان طموحی بەها ئێستێکی لەو طموحانەی کە جوولەکە لێتە سێچیە یەکێ لەو طموحانەی جوولەکە لێتە سێچیە ڕزگارکردنی چی قودس ئێمە طموحێکە خۆی ئێستا مسلمانان شکر بەخوا لە خوابەزای بەزە هەنێکمان هەر خەوتوین وانییە بەڵام هەر لەو طموحات سن چکە قەنەعەتیان وایە ڕۆژێ دێتە پێشەوە ئەوە هەر دروستە بێ بۆیە سەیرەکەی ئەمڕۆ هەموو عالەمی ئیسلامی بۆ بە ئاگر بۆ یکەن بە ئاگر بۆیە ئەو ئاگرە لەوێ دوور بێ کەواتە طموح یەکێک لەو شتانەی کە گرنگە بەڕاستی لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاینی پیرۆزی ئیسلام هەمووی طموحە بێئومێدی تیان نییە ئەگەر مرۆڤ باش دێت تێبگا ئەگەر مرۆڤ نەگەڕێ بە دوای شتە سلبیەکانە ئەو شتانەی کە بەسل نەک بڵێن ئەو شتانەی بە سلبی لێ تێگەین ئەخ مرۆڤ ئەگەر خۆی تەنها بوو شتە باشەکانیش بە سلبی لێ تێگا شتە باشەکانیش بە سلبی لێ تێگا کەواتە لە کۆتاییە ئێمە ئەتوانین بگەینە ئەو ئەنجامەی کە ئاینی پیرۆزی ئیسلام تاکی بە ئومێد دروستەکە و خەڵکی طموحدار دروستەکە هەم بەشی لە دنیا هەبێ هەم بەشی بۆ خەڵکیش هەبێ بەڕاستی چونکە ئەڵێ لە کاری سیاسی شاڵێ ئەڵێ حتا لە کاری سیاسی شاڵێ چی ئەتوانێت سیاسەتێکی باش و سەرکەوتو ئەنجامدا ئەو کەسەی سیاسەتەکەی بۆ خەڵکی بێ چونکە ئەو کەسانە سیاسەتیان بۆ خەڵکی بن خۆی توێتەوە خۆی ناڕەحەتە بێ خۆی بێتاقەتە بێ خۆی بێگیرفانە بێ خۆی پارەی پێ نامێنێ بەڵام سەیرەکەی ئەو خەڵکانە ئەتوانن کاری سیاسی بکەن چونکە ئەڵێ لە کاری سیاسیش ئەگەر مرۆڤ کە یەکێک لەو گرنگیانەیەش کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی پێدا و کاری سیاسیە ئەڵێ ئەو مرۆڤانە ئەتوان کاری سیاسی بکە کە سیاسەتەکانیان بۆ خەڵکی بێ نەک بۆ خۆیان بێ بیلالی حەبەشەی گێڕێتەوە ئەڵێ ڕۆژێک دانیشتم لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ خەڵکێکی هەژار و فەقیر هاتن وتیان هاوکاری مامکەی پێغەمبەری خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەی بیلال
بچوە هەندێ پارەم بۆ قەرزکە بڕۆ بیە بە شت بوویان بیهێن و لە بیان دەرێ بۆچی چکە ناکرێت پێغەمبەر صلی الله علیه و سلم خەڵک ومێدی پێیەتی هیچی پێ نەبێ بیا بە خەڵکی ئەمە شتێکی دنیاییە خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەڵاهی خۆ من جارێکەوە هیچم لەلا نییە نا پێغەمبەر صلی الله علیه و سلم ومێ دەبەخشێتەوە فەرمێ ئەی بیلال ئێمە دوایی ئەتوانین قەرزەکە بینەوە بەس ئێستا ئەبێ شت بینەوە کێ شت بینەوە بەم خەڵکە هەژارە کاتەمە پێڵەن چی ئەمە پێڵەن ئومێد پێڵەن گەورەی مرۆڤی گەورە بەدەست بێ ناگەرێت ئێستا زۆرجە هەندێک خەڵکی مسلمانە داوای شتێکی لەکەی کوتە کاکە وەڵای ئێمە ژیانمە هەر وەکوتوایە ئێمەش بەخوا داماوین ئێمەش فەقیرین ئێمەش هەژارین بەخوا کاکە منیش هەر ئەوەم لەدەستایە منیش ناتوانم هەر وەکوتە دەسەڵاتم هەیە خەڵکێکە لە ئاستێکی زۆر باشە مامۆستا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بینیمان خەڵکێکی زۆر پلان و بەرنامە و پەیامی ساڵی ڕابردووی بڵاوەکاتەوە و بەجۆی لە جۆرەکان پلان و بەرنمەیەکی ژیا ئامانجێ بۆ ساڵی نوێدانێ ئەمە تا چەند دەچێتە خانە و چوارچێوەی ئامانجداری و پەیامداریەوە تا چەند سوود و گرنگی و ئەهمیەتیەیە گرنگترین شت لە ژیانی مرۆڤ ئەمەیە کە بتوانێت بیر لە ڕابردوو بکاتەوە ئومێدیش بۆ داهاتوو بخوازێ خۆی ئەمەیەکێک لەو شتانەی ئەڵێ مرۆڤی گەورە هەمیشە چیەکە بیر لە ڕابردووە کاتەوە کاتە 2009 سەبوو بەچی و بەڕابردوو 2009 چی کردووە زۆر گرنگە ینی ئێستا لە خۆت حەزەکەی ینی من ئەو ڕۆژە دوێنێ تەبەن ئەو خەڵکانە ینی ئەو شتانیان بڵاو کردەوە منش دوێنێ بیرم کردەوە لەوەی کە لە 2009 چیمان کردووە حسابم کرد نزیکی 153 دەرس و خول و مەحاضەرم تۆتەوە هەلە خۆی دڵ پێی خۆشە هەلە خۆی دڵ پێی خۆشە ئەنجە دایێت ئەی با بچین بۆ بەرنامەکان بەرنامەی تەلەڤیزیۆن ڕادیۆ ئەمانە حساب ئەنجا چیەکەی ئەمە واد لێکا کە چی بکەی بەرنامە بۆم ساڵشتانی ئەی ئەم ساڵ چی بکەم بۆی باشتر بم ئەم ساڵ چی بکەم بۆی باشتر بم گەر بیر لەوە نەکەیتەوە بیر لە ڕابردوو نەکەیتەوە ناتوانێت چی بکەی ناتوانێت ئومێد بۆ داهاتوو دروستکەی کەواتە ئێمە أخوي قالوش بالبنتي فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا عملي صالح شيء أو هيك سد إيه ما تشيبكين أم صالي 2020 أمانوي تشيبكين لصالي 2020 أمانوي تشي بدز بينين كواته هميشه مروف بوشي أمشت بالله وكاته ولا 2009 أو أمكل حسب أعلاميك هستك بشتكي هبو بخشي بيتي هستك بشتكي هبو بخلقي عوا زور خوشة خوشترين حالات لە ژیانی مرۆڤ ئەوەیە کە ساڵێک بەسەر تەمەەن تا چوو بێ توانی بێت و خزمەتی بکەی بە خەڵکی ئەوە خۆشتنی حاڵەتێکە ئەنجا ئەمە ئەبێتە دافعێک بۆ ئێمە کە لە 2009 چیمان کردووە بەڵام ئەمەش ڕێگر نابێت لەوەی کە خەڵکی گوێ لێمان بێ پێی وابێ دێ باشە خۆ من لە 2009 چیم کردووە ئەوە نەوە کردە ڕۆشت بیری لێ مەکەرەوە تا ڕۆشت دەی ئێستا دەست پێ بکە ئێستا دەست پێ بکە بۆی لە 2020 هەست بەو ئاسوودەی و خۆشیە بکەی کە توانیتە چی بکەی کە توانین لە خزمەتی بکەی ئێستا تۆ بیرکەوە لەوەی لە 2009 چەند بەرنامە کردووە چەند خەڵکی داوات کردووە ئێستا هەمویان بنووسە هەست بە چیەکەی هەستەکەی تۆ کەسایەتێکی هەی هەستەکەی کە تۆ وجود هەیە لەناو ئەم کۆمەڵگایە کەواتە مرۆڤ کەی هەست بەبوونی خۆیەکە کە شتێکی دەستکەوتێکی هەبێ مرۆڤ ئەگەر دەستکەوتێکی نەبێت چی نییە هەست بەبوونی خۆی ناکە خراپترین حاڵەتێکی ئەوەی مرۆڤ هەست بەبوونی خۆی نەکە ئەگەر هەستی بەبوونی خۆ نەکە تووشی چێبی تووشی بە ئومێدێبی تووشی قەلەقیەبی ڕق لە خۆتە بێتەوە ئەگەر مرۆڤ ڕقی لە خۆی بوویەوە ئەو کاتە چیە بێ ئەو کاتە نەک هەر بەرەو پێش ناڕوە ئەستەن بەرەو دووەوە گەڕێتەوە زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم دەستکەوت و بەرهەمەکانی ئامانجداری و پەیامداری چین کاتێکە تاکێک گەنجێک ئافرەتێ پیاوێ پیرێ مامۆستایەکی ئاینی مامۆستای نووسەرێکەوە ئامانجدار و پەیامدارە چه دەستکەوت و بەرهەمێکی هەیە بە تایبەت ئەوەی کە لە دنیا بیبینین وە ڕەزامەندی خوش پێ بەدەست بێنین لە قیامەتدا حتمما مرۆڤ کاتێک کە ئامانجێکی هەیە ئەوە خوای گەورە هەموو ژیانێکا بە خێر مرۆڤی ئیماندار هەموو ژیانی ئەکا بەچی هەموو ژیانێکا بە خێر واتە ئەم مرۆڤە لە ژیانە ئاگای لە خۆی خێری بۆ دێ چاکەی بۆ دێ کاتە ئەم مرۆڤە خەڵکی فێر کردووە ئەمە بۆ چاکەی دنیا کاتێک کە ئەم مرۆڤە ئەمرێ لە قەبرەکەش هەر چاکەی بۆ دێ کاتێک کە ئەم مرۆڤە لە ژیانایە خەڵکی بە چاکی باسیەکەن خەڵکی پێی ماجیبە بن خەڵکی گوێی لێ ئەگرن خەڵکی وتارەکانی بڵاوەکەنەوە خەڵکی خۆشیانەوێ خەڵکی کاتێکە چێ بە بازارە خەڵکی دەستی بە ڕاکێشن کاتێک کە قسێکەکە خەڵک دانیشتن گوێی بۆ گرن خەڵخۆشیانەوێ متمانەی پێەکەن
واتە دەستکەوتی مادی دەستەکەوێ حتمما مرۆڤی گەورە لەو بواری خۆی پێشەکەوێ دەورەیەک ئەڵێتەوە پارەی هێنێ کەسابەتێکەکە پارەی دەستەکەوێ باشە لە مۆزەفەکە سەرکەوتۆ سپاسێکی بۆیەتەوە وانێ یعنی هەر شتێک کاتێک کە کەسێک بوون مۆزەفێکە با بڵێت لە ئیشەکەی خۆی سەرکەوتۆ کەسێکی ئاماژدارە وەزارەتەکەی سپاسێکە باشە کاتێک کە کەسێک لە ناو ڕێکخراوێکایە کەسێکی ئاماژدا لە ڕێکخراوەکە پێشەکەوێ لە هەڵبژاردنە ئایباتەوە لە حیزبێکایە کە کەسی ئاماژدارە لە حیزبەکەیە ئەندامەکان خۆشیانەوێ خەڵکەکە خۆشیانەوێ ئەتوانێت هەنگاوەکانی حیزبایەتی باش ببڕێ مامۆستا فرمودەیەکی ژێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم مرۆڤ لە قیامەتە هەنگاو هەڵناهێنێتەوە تا پرسیار لە چوار شتی لێ نەکە ئەمە پەیوەندی هەموو بە دنیاشەوە گەنجێتیەکەی تەمەنی ماڵەکەی زانستەکەی کەواتە ئەم ئاماژداری و پەیامداریەش ربطة بقيامته ربطة بقيامته إيه تلك دار الآخرة يعني تو إيش بقيامته جاي يعني همو أخي جياني أخوي المامساك ما نبغى كات أخوي درسي بيوتين أيو قيامات الدنيا تواوكا يعني شلون تواوكا أجر قيامتنا بأم دنيا مسرحية ناقصة الدنيا مزرعة الآخرة أجر قيامات باباسي أجرنا كين قيامات هي باسي أجرنا كين أو باجنيا قيامات شيكا دنیا مسرحی دنیا تەواوەکە چونکە دنیا مسرحێکی ناقصە کەم و کورتی تایە چونکە خەڵکێکی زۆر هەوڵیاوە زۆر چاکەی کردووە ناکرێت پاداشەکەی ئەو بە هەرباس بۆی عاریفەکان مردن بە دەرگای ژیان و سەرەتای خاڵ و ژیانی دیکە ناکرێت مرۆڤێکی گەورە لە دنیاە هەموو تەمەنی لە خزمەتی کۆمەڵگایە بووە ناکرێت ئەم کەسە هەر پاداشەکەی ئەوە بە هەرباسی چاکەی بکەن ئەمیش هەروەکو کەسێکی زاڵمە مرێ کەواتە قیامەت چییە؟ مسرحی دنیا تەواوەکە کەواتە ئەتوانین بڵین دنیا و قیامەت ئەنجا پێک هاتەی مرۆڤ و ئامانجەکانی مرۆڤ بەدیدێت واتە هەندێک ئامانجی مرۆڤ هەیە قیامەتیە هەندێک ئامانجی مرۆڤ هەیە دنیاییە کەواتە دنیا و قیامەت پێکەوە پەیوەستن زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەربەز فەتاح ڕاهێنەری گەشتپێدانی مرۆڤی زۆر سپاس بۆ بەڕێزتان بە ئومێدیەوەی ئێمە و جەنابەت و من و هەتەوای بینەران بە ئامانجی بە پەیامەوە بژین سپاس بۆ بینەرانی عزیز و خۆشەویستم بەم شێوەی هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان بە ئومێدیەوەی هەموومان بە پەیام و ئامانجێکی پیرۆزەوە بژین تا ڕەزامەندی خوا و سەرکەوتنی قیامەت بەدەست بێنین تا بە یەکگەشتنەوەیەکتر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ